کاتی ئەوە هاتووە ساڵە دوور بکەینەوە لە دووبارە دنیای هەواڵ و خەبەر و سیاست بە جگە لە هەواڵ و راپۆرتەکانی ئەمڕۆ دەچینەوە لای جیهانی زانست و شتە سەرسوڕهێنەرەکان ئەو جێگایەی کە هەندێک جار ژیانی کۆنی ڕابردوومان بۆ دەگەڕێنێتەوە. زانایان لەم دوایانەدا توانیویانە لەو خومرەیەی کە هەزاران ساڵ لە نێو گەدەی مومیایەکی 5,000 ساڵەدا ماوەتەوە خواردنێکی نوێ دروست بکەن. زۆر سەرنجڕاکێشە ڕاستە بەفراو باشتری کەس کوڤان تشتێن وها زانست و تشتێن خۆش سەرنجڕاکێشت ئەو دیکە ئەوژیە هەفکارێمە ڕێکارە وان جورەیان بڕاستی دشۆپینە دەم باش ڕێکار چیرۆکا وێ هەڤیرترشێک و ئەم هەنێک لە هەنە کەرێمی کوردی ژێر بێژن هێوانژی ئەو چیرۆکا وێ چییە؟ بەڵێ بەفراو ساڵە هەروەکو گوتان بەڕاستی گوتان زانایان لە ئیتالیا جستەی کەسێکیان دۆزیوەتەوە کە نزیکەی 5300 ساڵ لەمەوبەرگیانی لەدەستداوە بۆیان دەرکەوتووە کە لە ناوڕی خۆڵەکانیدا خومرە هەیە و ئەو هەموو ساڵە هێشتا بە زیندوی ماوەتەوە چوون لەو خومرەیە سەمۆنیان دروست کردووە. جا دەڵێن تامەکەی زۆر زۆر تایبەتە ڕێک کە تامی بکەی دەتگەڕێنێتەوە بۆ 5,000 ساڵ لەمەوبەر. ئەمەش وێنەیەکێتی لە شاشەکەدا دیارە ئەمە وێنەی دروستکراویەتی و ڤیددیۆی مۆبیاکە کەشمان لەلایە بەڵام تۆزێک گوتمان لەوانەی بینەران ئیزاجکە بۆیە دامانەنا توان خۆتان بیدۆزنەوە لە ماڵپەڕ. ئەو پیاوەی کە لە ئیتالیا دۆزراوەتەوە بە ناوی پیاوە سەهۆڵیەکەی ئۆتزی ناسراوە لە ساڵی 1991 لە یەکێک لە شاخە سەختەکانی ئیتالیا دۆزراوەتەوە و تەماوەیەکی زۆرە دۆزراوەتەوە لە سنووری نەمساوە. ئەو کاتە بەڵام ئەوەی جێگەی سەرنجی زانکانی ڕاکێشا و ئێستا بۆیان دەرکەوتووە کە خومرەکە هێشتا لە ناویدا بە زیندوی ماوەتەوە لە ناوڕێ خۆڵەکانیدا و ئەو کاتێک کە مریوە تەمەنی تەبان 45 ساڵ بووە بەهۆی بەفر و ساردی ناوچەکە جستەی نەشێراوە. ئەجا زاناکان کە دەبینن خومرەکە زیندووە زۆر زۆر کەیفیان پێهاتوە دڵیان پێی خۆشوە سەمونەکەیان دروست کردووە و دەشڵێن تامەکەی زیاتر لە گوێز دەکات. نەیانگوتۆ گوێزی کوێ چاوەڕێ بوون بڵێن گوێزی هەورامان بەڵام دەڵێن تامی گوێزی هەبوو هەر بەوەش ناوەستن دەڵێن خومرەشی لێ تاقی دەکەنەوە بزانین تامەکەی چۆنە. باشە ڕێکار بە تایبەتی سەمون بووە یا نانی فڵەت بووە ینی چوزانم نانی نەوەیەکی دیکە بووە یا خۆت دەڵێ سەمون بووە پێی دەڵێن بە ئینگلیزی پێی دەڵێن ساوەردۆ جۆرێکە لە سەمون کە لەو خومرانە دروست دەکرێت کە هەویرەکە دەترشێن بەڕاستی و شە کوردیەکەم نەدۆزیەوە بۆ ئەومە بەس وابزانم کولێرە لە کوردیە کولێرە بە خومرە ترشەڵەکانە دروست دەکرێت. باشە گرنگی ئەم تاقیکردنەوەی لە چیدایە ڕێکار پرسیارێکی جوانە ینی ئێستا دەپرسین باشە زانایان چیان داوە لەمە یەکێک لە گرنگەکانی ئەوەیە بەفراو پێمان دەڵێت کە تۆ سەیری ئەو خومرەیە بکەی زانایان لە کۆڵنەوەی لەسەر دەکەن دەیانەوێت بزانن ژیان و زیندەوەران 5,000 ساڵ لەمەوبەر چۆن بوونە و ئێمە ئەو خومرەیە کە ڕۆژانە بەکاری دەهێنن گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە بە پێی کات گۆڕاوە بەڵام خومرەی ئەو پیاوە سەهۆڵیەی ئۆتزی ڕێک وەک خۆی ماوەتەوە زۆر زۆر شتێکی سەرنجاکەش بۆ زانایان. گرنگیەکی تریشی ئەوەیە ئێمە خۆمان دەزانین خومرە ئەو کەسانەی کە دەست و دەوریان لەگەڵ ناندروستکردن هەیە دەزانن تامی خواردن دەگۆڕێت ڕەنگە ئەم خومرەیە ئێستا دۆزراوەتەوە تامەکەی ئەوەندە تایبەت بێت دوو ڕۆژی تر لە بازار سەمونەکانی بەرنەکەون. بەس یەک پرسیارم بۆ ئێوە هەیە ساڵح بەفراو دەمەوێت وەک خۆی جواب بدەنەوە ئەو سەمونەتان بێتە بەردەست دەیخۆن؟ من ئابەدەن دەبێت جارێ پێش تاقی بکەن کابرا کەسێ دن بخۆن ئەمێ پشرە بخۆن ئەگەر حاضر ببێ. پێم سەیرە لە بەرۆی کاتی خۆی باو با پیرانمان بۆ زانیاریتیان شیلاوی گەدەی بزن و مانگاو مەڕیان دەرهێناوە پەنیریان لێ دروست کردووە ئەو کات کەسیش نەیگوتۆ وەڵا نایخۆم گوتویانە تامەکەی زۆر بەتامە و خۆماڵیشە. گەلێک سپاس بۆ ڤەن ئەمێژن زانیاریین باڵکێش ڕێکار سپاس مەڵەتاوە. سپاس ڕێکار.